ئەوتان لێ بێ دوا دیارە دەستگای خێرخواسی بارزانی لە شاری هەولێر ئێوارەخوانێکی تایبەتی بۆ کۆمەڵە تایبەتەکان یاخود ڕوونتر بڵێم خاوەن پێداویستە تایبەتەکان لە شاری هەولێر ڕێکخستووە. ئەگەر هاوکارم دیمەنەکەتان بۆ بگوازێتەوە تا چاو بڕ دەکات خاوەن پێداویستی تایبەت دانیشتون و مێزەکەیان بۆ ڕازێنراوەتەوە. من بۆ ئەمە بەستا دەمەوێت گفتوگۆ لەگەڵ ستاف ئاسۆ بکەم. بەڕێوبەری ئۆفیسی دەستگای خێرخواسی بارزانی لە هەولێر سڵاوت لێبێت پێم بڵێت ڕێکخستنی ئەم جۆرە چالاکیاتی جۆرە ئامانج و پەیامێکی تێدایە. بەڵێ ئێمە لە مانجی ڕەمەزانی پیرۆز چالاکیەکان منە هەمە جۆرن هەمە لایەنن بۆ مەبەستەش ئەمە چەندین ساڵەکە لە وەکو دەستگای خێرخواسی بارزانی لە ئۆفیسێل و کۆمەڵێک چالاکیمان هەیە لەوانە کە خانەوادەی شەهیدان سوودمەند دەکەن خانەوادەی کەسانی خاوەن پێداویست تایبەت ئەم ئێوارەیە کە ڕێکمان خستووە ئێوارەخوانێکە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت یاخود با بڵێن ئەو هەفت کۆمەڵەیە کە لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵاتی و ناویان بە فەرمی هەیە تۆمارکراون بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی چاودێری کۆمەڵاتی مە خێزانەکانمان داوت کردن بەڕۆکە دەبین ئێستا بەشێکیان لێرە مەوجود و چاوەڕە دەکەین بەشەکەی تریشی لە ماوەیەکی نزیکدا بگەنە ئۆفیسی دەستگای خێرخواسی بارزانی. ئێمە پێ خۆشحاڵین کە بتوانین لە ئێوارەخوانێک کۆیان بکەینەوە بۆی لە نزیکەوە ئاگامان لە ڕەوشیان بێت لە کێشە و جیرۆگرفتەکانیان بکۆڵین و لە هەمان کاتیش دەمە بتوانین ڤاوچەرێکیان بۆ دابین بکەین بۆ ئەوی بتوانن لە ماوەی ئەو چەند ڕۆژەی مانجی ڕەمەزانی پیرۆز بتوانن لە مارکێتەکانی پارێزگای هەولێر بتوان بەشێک لەو پێداویستیانەی مانجی ڕەمەزانی پیرۆز لە بۆ خۆیان دابین بکەن. پێشبینی دەکەن چەند خاوەن پێداویستی تایبەت لەم ئێوارەخوانە ئامادە بێت؟ ئێمە 500 خێزانمان داوت کردووە. ئەم ئێوارە 500 خێزان لە لای ئێمە میوان دەبن. هەموو ئامادەکاریەکان کراون؟ بەڵێ بە دڵنیاوی خواردنەکەوەکو دەبین و ئامادەکاری تەواو کرا بەرەبەرە خواردنەکان دابین دەکردن لە پێشیاندا دەنوێت. زۆر سپاس دەکەم. خێر بەسەر. ئەگەر هاوکارم ئەم دیمەنانەتان بۆ بگوازێتەوە دیارە دەستگای خێرخواسی بارزانی ئۆفیسی هەولێر هەڵساوە بە ئەنجامدانی ئامادەکردنی ئێوارەخوانێکی تایبەت بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان کە وەکو بەڕێوبەری ئۆفیسی دەستگای خێرخواسی بارزانی کەمێک لەمەوبەر بۆ پایتەخت میدیا قسەی کرد و باسی لەوە کرد کە 500 خێزانمان داوت کردووە لە شاری هەولێر. ئێستا بەشێک لە خێزانەکان هاتوون و پێشبینی دەکرێت ژمارەیان بەرز بێت و هەر 500 خێزانەکە لێرەدا ئامادە بن و هاوکات کۆبۆنێکی تیممارت بە دیاری پێیان دەبەخشرێت جگەلەوەی کە ئێوارەخوانێک دەبێت و هاوکات کۆبۆنێکی تیممارتیان پێدەبەخشرێت ئەو دیمەنانەی دەیبینن دیمەنی ئامادە کردنی ئەم ئێوارەخوانەیە کە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی ڕێکخراوە. سڵاوتان لێبێت. زۆر سپاستان دەکەم. ئەگەر هاوکارم لەگەڵم بێت پێم بڵێ تا چەند دڵتان خۆشە لەم ئێوارەخوانەدا ئامادەن کە دەستگای خێرخواسی بارزانی ڕێکی خستووە؟ وەڵی دەستان خۆشبی زۆر سپاستان دەکەم لێو کەناڵەکەتان. وڵا شتێکی خۆشە شتێکی چاکە شتێکی خراپ نییە. تۆ مناڵەکەت خاوەن پێداویست؟ ناوەڵا من سایقم لەگەریانە. سایق لەگەریانە؟ باشە سپاست دەکەم. سەلامەتی سپاس. دادە سڵاوت لێبێت. زۆر سپاست دەکەم. چۆنە هاتون لێرە ئامادە بوون و مناڵەکەت چی خاوەن پێداویستی داوێت؟ وەڵا ئەم لە پەیمانگای ئاوات مدیرەکە تەلەفۆنی بۆمان کرد وتی دەستگای خێرخوازی بەرزانی داوەتتانی کردووە بێن بۆ ئێرە. ئەتر ئێمەش هاتین کوڕەکەم مەنغۆلیە. ئاروەڵ دڵتان خۆشە بەو ئامادەکردنی ئەم جۆرە ئێوارەخوانە؟ دەستیان خۆش بێخوا خێریان بنووسی. زۆر سپاسیانەکەی. دەست خۆشدا. سەلامەتی. ئەوەی کە دەیبینن تەواوی ئامادەکاریەکان کراوە. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ کاک ئیسماعیل بکەم. کاک ئیسماعیل سڵاوت لێبێت پێم بڵێ ئامادەکاریەکان چۆن دەڕوات و چەند خێزان داوت کراون؟ بەخێر هاتنی ئێوەی بەڕێز دەکەم. زۆر سپاس. دەستگای خێرخوازی بارزانی بۆ ئێوارەخوانی ئەمڕۆ 500 خاوەن پێداویستی تایبەتی میوان کردووە کە بۆ فتاری بەرەبانگی ڕەمەزانە و بیتاقەیەکی ڤاوچەریش وەردەگرن کە دەچن لە مارکێتی تیمارت بای بڕەپارەیەکی باش بۆ خۆیان ئەو خواردنێک کە بە خۆیان پێویستیان ئەوە هەڵدەبژێرن. باش تاکو ئێستا چەند خانەوادە لێرەدا ئامادەن؟ وەڵاهی جارێ هەردێتن دیار نییە
ئێمە 500 خێزانمان داوت کردووە. زۆر سپاس کات سپاس ئێوە بەردەوام بن لە کارێ مەشروع ماڵەکەتان بۆ دەکەیت بژین. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە بینیتان و گوێبیستی بوون لە چاوی کامێرای پایتەخت میدیاوە دیمەنی ئامادەکردنی بەربانگێک فتارێک ئەوە یاخود ئێوارەخوانێکە لە شاری هەولێر کە لەلایەن دەستگای خێرخواسی بارزانی ڕێکخراوە و ئامادەکراوە تیایدا 500 خێزان داوت کراون و خێزانانەی کە ئەندامی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە لێرەدا جگەلەوەی کە ئێوارەخوانێکی باشیان بۆ سازدان و ئامادەکردوون هاوکات خاڵێکی تریش کۆبۆنی تیمارتیان پێدەدەن دەتوانن بڕۆن لە تیمارتەکان بە بڕەپارەیەکی باش بەو کۆبۆنێکە وەری دەگرن کەلوپەل و پێداویستیەکانیان بکڕن وەکە میشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.